هاوڵاتیان مانگی پیرۆزی ڕەمەزانیان کردووە بە هەلێک بۆ خوێندنەوەی کتێبە ئیسلامیەکان و زۆرترین خواست لە سەر قورئانی پیرۆزە. زۆر جار هاوڵاتیان قورئان دەکەنە دیاری بۆ دۆست و هاوڕێکانیان. لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا خواستە سەر کتێبە ئاینیەکان و لە ناویشانە بە تایبەتیتر قورئانی پیرۆز زیاترە. ئەمە شۆکارەکەی زیاتر خەڵک ئەی خوێنێت ختمی ئەکا هەوڵ ئەیان زیاتر ئەم کتێبە ئاسمانیە بخوێنەوە یاخود لەبەری بکەن لەبەرکردنی شوێن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. ئەمە شۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە کە قورئانی پیرۆز کەلامێکی ئیلاهیە، دوایین کەلامی خودای گەورەیە لە خۆیەوە بۆ بەندەکان و لە مانگی پیرۆزی ڕەمەزانیشە ئەم دیاردەیە بە زۆر ئەبینین ختم ئەکرێ لەبەر ئەکرێ. لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زۆرترین خواست لە سەر کتێبە ئیسلامیەکانە بە تایبەت قورئانی پیرۆز. خاوەن کتێبخانەیەکیش دەڵێت کردنی قورئانی پیرۆز بە دیاری بۆتە کولتور و دیاردە لە نێو موسڵمانانی کوردە. سەبارەت بە کتێب خوێندنەوەی کتێبە ئاینەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە و لە ناویشانە بەگشتی قورئانی پیرۆز بەراورد لە مانگەکانی پێشوو تەڵەبێکی زۆری لەسەر بووە، کەس هەبووە هاتۆ بە هەدەی کەسێک کە خوێندنەوەی قورئانی پیرۆز دە مانگە زۆر گرنگی پێدرا، ئیحتیمامی پێدرا، ئەمەش پەیوەندی بەلایەنی ڕۆحی مرۆڤەوە هەیە، تەڵەبێکی زۆری لەسەر بووە جیاوازە کتێبەکانی تر. کتێبی ئاینی بە شێوەیەکی گشتی خوێنەری کەم بۆتەوە، بەڵام لەم مانگی پیرۆزە بەراورد بە مانگەکانی زیادی کردو و بە تایبەتیش لە نێوانە ئاین و ئاینی پیرۆزی ئیسلام لە ناویشانە قورئانی پیرۆزی ئیسلام و وەلایەنیشە ژیاننامەی پێغەمبەرە. لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە چاو مانگەکانی تر خواست لەسەر قورئانی پیرۆز زیاترە. قورئانی پیرۆز دەکاتە دیاری بۆ هاوڕێکانی هەم خۆشەویستەکانی. ئەو کەسانی کە دێن بۆ دیاری ئەبن هەم کوڕۆ هەم کچیشن ئەیبن بە دیاری. هەر لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز وەک مانگێکی جیاواز و پڕ لە نور و ڕۆشنایی و کرانەوەی دڵەکان، زۆرینەی موسڵمانان ئەلی مزگەوت بە گەورە و بچووکەوە ئەو مانگە پێکەوە لە خوێندنەوەی قورئانی پیرۆز بەڕێی دەکەن. بێگومان خوێندنەوەی قورئانی پیرۆز پەرستشێکی گەورەی و پاداشتی بەرفراوانی لەسەرە، چونکە هیچ کەس ناتوانێت گومان بخاتە سەر پاکی و گەورەی و بێکەم و کورتی قورئانی پیرۆز.